بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست خۆشحاڵین لە هەفتەیەکی نوێ و لە ڕۆژێکی نوێ داهاتینەوە خزمەتان دەخوازین کە هەموو لایەکتان بەختەوەر و ئاسوودە و تەندروست باش بن. ئەمڕۆژ لەگەڵ هۆنیا کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون دەخوازین کە بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. سڵاوی خواتان لەبێت و هیوادارین هەمیشە باش بن تەندروست و بەختەوەر بن لە ڕۆژێکی نوێ و لە سەرەتای هەفتەوە لەگەڵتانین بەنامێکی نوێی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین کە بێگومان پەیامی ڕۆژ ئەمڕۆژ کۆمەڵێک بابەت و تەوەرەی تری لەخۆ گرتووە کە پێش ئەوەی بچمە باسی تەوەرەکان دوێنێ هێنی کە چواری دوو بە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی نەخۆشی ژێرپەنجە دادەنرێت کە لایەن نەتەوەیەکگرتوەکان و ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە دیاریکراوە. هیوای سەلامەتی بۆ هەموو نەخۆشایی ژێرپەنجە و هەموو نەخۆشان و هەموو ئەوانەشی کە لە ئێستا لە بارودۆخێکی ناخۆشدان و پێویستیان بە چاودێری زیاتر هەیە. لە تەوەریەکەماندا هەر پێوەست بە بابەتی ژێرپەنجەوە باس لە سەلامەتی خۆراک دەکەین کە سەلامەتی خۆراک یەکێکە لە هۆکارە باشەکان کە بتوانین دووربین لەو نەخۆشیانە و بتوانین پارێزگاری بکەین. بەڵێ بێگومان هۆنیا خۆراک یەکێکە لەوانەی کە ڕۆژانە و بەردەوام دەیخۆین و زۆرێک لە زایانایان و پسپۆڕانی بواری تەندروستی باز لەوە دەکەن کە یەکێک لە هۆکارەکانی نەخۆشی درێژخایەنەکان و نەخۆشی شێرپەنجە جەڵدەی دڵبەشێکی زۆریان ئەمانە پێیوەستن بە بۆ خۆراکانی کە دەیخۆین گرنگە بزانین ڕۆژانە چی بخۆین و چۆن خواردنێکی کوالەتی باش جیا بکەینەوە وەشیاری هاوڵاتیان تا چەند گرنگە بۆی کە خۆراکێک لە مارکێتە یان لە شوێنێ دەکڕن ئاگاداری ماوەی بەسەرچوونی بن و لەگەڵیشیدا باز لەو دەکەین کە لەم جیهانی ئێستادا و لەم ژیانی ئێستاماندا گرنگە منداڵەکانیشمان چی بخۆن بۆی کە گەشەیان باش بێت و هەروەها دوور بن لە هەموو نەخۆشیێک. بەڵازان لە تەوەری دومی بەرنامەکەشماندا بابەتێکی گرنگ باز دەکەین کە بەداخەوە لە زستاناندا چەندین جار حاڵەتی مردن و خمکان و بێهۆشبوو ڕوودەدات ئەویش غازی سۆپایەکە لە نێو ماڵەکاندا ڕوودەدات. بزانین ئەو هۆشیارە تەندروستیانە چین کە هەموو لایەکمان ئاگادار بین ماڵان تا چەند گرنگە خێزانەکان تا چەند گرنگە بۆی کە ئاگاداری خۆیان بن و هەروەها ئەو ڕێگانە چین کە دەبێتە هۆی مردن ئاخود ئەو گازی چۆن دەبێتە هۆی مردن و بۆچی ئەم جۆرە گازانە کە بەهۆی سۆپاوە دروست دەبێت لە کاتی نووستندا زیاتر حاڵەتی مردن و بێهۆشبوون و کۆمەڵێک بابەتی دیکە ڕوودەدات و باز لەوەش دەکەین کە فریاگوزاریە سەرەتاییەکان چین بۆ کەسێک کە لەو حاڵەتەیە بوو چۆن بتوانین ڕزگاری بکەن لەو دۆخی کە تێدایە. وەڵازان دەستپێک دەچین لای کەشوها بزانین گۆڕانکاریەکانی کەشوهەوا چین پێکەوە بینەری دەبین. بەڵێ خۆشەویستان لە تەوەری یەکەمدا باس لە پاراستنی سەلامەتی خۆراک دەکەین کە خۆراک یەکێکە لە شتە سەرەکیەکانی ژیان و مانەوە و کە ڕۆژانە پێویستە زۆر ئاگامان لە خواردن و خۆراک بێت وە هەڵگرتنی و پاراستنی بە شێوەیەکی دروست دەبێتە کاریگەرێکی زۆری دەبێت لەسەر ئێمە و دەبێتە هۆی ئەوەی کە زیانمان پێ بگەێنێ یا خود سوودمان پێ بگەێنی. بەبەستەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر منەوچەهر
دکتۆر ئەرکان منجەهر دکتۆر بەخێر بێ سڵاو بابە دەبوونت سپاس بۆ ئێوەش. بەخێر بێت. کە باز لە سەلامەتی خۆراک دەکەین مەبەستمان چییە و تا چەندێک لە هەرێمی کوردستان گرنگی پێدەدرێت؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندە میهرەبان سپاس بۆم دەرفەتە. بابەتی سەلامەتی خۆراکی لەو بابەتە گرنگانەی کە مرۆڤی نوێ زۆر بایەخی پێەیە و جێگەی بایەخی وڵاتانی جیهان و لەسەر تاک و لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی کۆمەڵگا. چونکە بەڕاستی هۆکارێکی سەرێکی توشبوونی مرۆڤ بە نەخۆشیەکان بریتە لە خۆراک لە ڕێگەی خۆراکە و مرۆڤ تووشە بێ داخۆ لە ڕێی خۆراکە میکرۆب و بەکتریا و مشەخۆرەکان بێ یاخود پاشماوەی کیمیایی ناو خۆراکەکە بێ یاخود ئەو ژەهرانە بن کە لە ئەنجامی تێکچوونی خۆراکەوە تووشی مرۆڤ بن. بۆیە بەپێی داتای نەتەوە یەکگرتوەکان ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO زیاتر لە 200 نەخۆشی هەیە کە پێیانەوتێ فودبۆرن ئێڵنس واتە ئەو نەخۆشیانەی کە لە کامی خۆراکەوە تووشی مرۆڤ بن. ئەم نەخۆشیانە دەرهاویشتەکانیان لە سکچونێکی ئاساییەوەیە تاوەکو نەخۆشی شێرپەنجە واتە لەو بینەیە مرۆڤ بەهۆی خۆراکەوە تووشی ئەو جۆرە نەخۆشیانە هەموویە بێ. هەموو ئەم نەخۆشیانە ساڵانە چەندین ملیۆن مرۆڤ بە زۆرینیان مناڵن لە ڕێگەی ئەو نەخۆشیانەوە گیانە دەسێن یاخود لەسەر ئاستی تاکە وەلاسەر ئاستی کۆمەڵگایە تێچوونێکی زۆر بۆ چارەسەرکردنی ئەم نەخۆشیانە یاخود ڕوبەڕەبوونەوەی ئەم نەخۆشیانە سەرف خەرج دەکرێت. بە نمونە مرۆڤێک ئەگەر دوورباتوشی نەخۆشی شێرپەنجە بێت چەندێک لە سامانەکەی بێ خەرجکا بۆ ڕوبەڕەبوونەوەی نەخۆشیە و حکوومەتێک چەندێک پێویستە بجە دەرخانکا بۆ ئەوەی ئەو نەخۆشیانە ڕوبەڕووی بێتەوە. بۆیە پێ هەمان داتا ساڵانە چەندین ملیار دۆلار خەرج دەکرێت لە نێوان لە وڵاتە مامناوەند و پێشکەوتوەکانە بۆ ڕوبەڕووبوونی ئەو نەخۆشیانەی کە دەرهاویشتی خۆراکی ناتەندروستن. زۆر باشەکان دکتۆر بۆچی لەم جیهانی ئێستاماندا بە بەراورد بە ساڵانی زۆر ڕابردوو کوالەتی خواردنەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەم کوالەتی خراپی کە لە ئێستادا هەیە بۆ تەمایی ئەوەی کە نەخۆشی زیاتر بەربڵاو بێت لە جیهاندا چی وای کردووە کە کوالەتی خواردن گۆڕانکاری بەسەر بێت بەگشتی؟ بە پلەی یەکەم پێچێ ستایلی ژیانی نوێوەی لە مرۆڤ کردووە کە مرۆڤەکان زیاتر پەش بە جۆرێکی نوێی خۆراک بستن کە سایلی ژیان بستن کە حەزیان بەوە هەیە خواردنی خێرا وەجباتی سەریع بەکاربێنن و سیستمی بازرگانی جیهانی وای کردووە کە مرۆڤەکان پشت بە هەناردەکردنی خۆراک بستن یاخود سیستمی لە قوتونان کە جاران ئەم سیستمە نەبووە ئێستا مرۆڤەکان بەهۆی وەکوتمان سایلی ژیانیانەوە پشت بەم جۆرە خۆراکە بستن. پاش ئەوە کە کەمی ڕۆشنبیری تەندروستی وای کردووە مرۆڤی ئەم سەردەمە ڕوبەڕووی ئەم نەخۆشیانە بێتەوە. چەند جۆر سەلامەتی خۆراک هەیە کاتێک ئێمە خۆراک هەڵدەبژێرین پێویستە بیر لە کام لایەنانەی بکەینەوە چۆن بتوانین خواردنێکی تەندروست خواردنێک کە لە هەموو لایەکانەوە لە هەموو بابەتەکانەوە بتوانین سوودی لێبینین چۆن هەڵی بژێرین. بەڵێ ناتوانین بڵین چەند جۆر سەلامەتی خۆراکەیە سەلامەتی خۆراک هەر سەلامەتی خۆراکە بەڵام یاسای گشتی سەلامەتی خۆراک هەیە کە بریتین لە 4 یاسا بەناوبانگەی سەلامەتی خۆراک کە بریتە لە هەڵگرتن کە بنەمایەکەیمی سەلامەتی خۆراکە خۆراکێک چۆن هەڵەگری دووهەم جیاکردنەوە کە بنەمایەکی دومی سەلاتی خۆراکە سەلامەتی خۆراک بە پێناسە کورتەکەی بریتە لە فرۆم فارم تو تەیبڵ واتە لە کێڵگەوە تاوەکو سەر مێزی بەکارهێنەر هەموو ئەو زنجیرەی کە ئەو خۆراکەی پیاچێ ئەبێ سیستمی خۆراکی سەلامەتی خۆراکی بەسەرا جێبەجێکەین واتە لە کێڵگەکە ئەبێ بە تەندروستی بەرهەم بهێنرێ گۆشتە شیرە ماستە بەرهەمی کشت و کاڵیە دانەوێڵەیە ئەبێ بە شێوەیەکی سەلامەت بەرهەم بهێنرێ لە کاتی گواستنەوەیە پێویستە یاساکانی سەلامەتی خۆراک کە وتمان هەڵگرتنە جیاکردنەوەیە سارکردنەوەیە و بەرزکردنەوەی پلەی گەرمیە بۆ ناوبردنی بەکتریاکان لە کاتی گواستنەوەیە پێویستمان بۆ نمونە بە ئەوە هەیە کە پلەی گەرمی دانا بەزێک شیرە یاخود گۆشتێک لە پلەی گەرمی نزمان نەقڵ کرێ نەقڵکردنە و هەروە ستۆرە خەزنکردنە کە بە چیم شێوەیەک ئەو مادە خۆراکی هەڵەگیرێ ئەوەی کە ئاخر ستێپە بریتە لە بەکارهێنانە
کە کابانێک ئەگرێتەوە لە ماڵەکەیە چێشخانەیەکی ناوبازار ئەگرێتەوە چۆن لە ماڵەکەی خۆتا گۆشتێکی تەندروست ئامادەکەی چۆن گۆشتێک سار دەکەیتەوە لە چپلێکی گەرمیە گۆشت هەڵەگیرێ لە چپلەی گەرمیە سەوزە و میوەکان هەڵەگیرێ بۆ نمونە هەڵگرتنی سەوزە و میوە پلەبەندی هەیە لەناو بەفرگرەکەی خۆتا ناو ساردکرەوەکەی خۆتا بەچی کو بڵێ شێوازێک میوەکان هەڵەگری ئەگەر خواردنی لێنراوە هەبوو چۆن هەڵێگری هەموو ئەمانە تەفاسیلن پێویستە هەر تاکێک جێبەجێکە و لەسەر ئاستی کۆمەڵگە دەوڵەتیشە ئەمە زۆر گرنگە کە حکوومەتیش ئەبێ کۆمەڵی یاسا و ڕێشوێنی هەبێ ئیجباری خاوەن کێڵگەکە بکات چۆن بەرهەمەکەی هێنێ خاوەن کارگەکە بکات چۆن گۆشتەکەی گوازێتەوە چێشخانەکە ئیجبار بکات لە ڕێستۆرانتەکاندا بە چ یاسایەک ئەو خواردنە ئامادەکەی بۆ کڕیارەکان تا چەند گرنگە هاوڵاتیان ئەوەندەی گرنگی بەو خۆراک و تامخۆشی کە لە خۆراکە دەیدەن ئەوەن دەش گرنگی بن بە سەلامەتی لەو خۆراکە هەیە کە بیخۆن زۆر خواردن زۆر بابەت دەخۆین بەس بۆی کە خۆشە بە لامان و یاخود بۆی تێر ببین پێدوانیە پێش ئەوە گرنگە کە بزانی چی بخۆی و چۆن بزانی کە ئەم خواردنە تەندروستی تۆ دەپارێزێت بۆ منە خواردن هەیە زۆ چەورە ڕاستە لەوانەیە خۆشە بەڵام دوجار دەهان زیانی هەیە بەدڵنیاییەوە یاسایکی گشتیە کە پێویستێت سیفتی فێرس ینی سەلامەتیەکە لە پێش هەموو شتێکە چکە مرۆڤ بۆیە خواردنەخوا بۆی زیندە چالایەکانی لەشی جێبەجێ بکە ڕاپەڕێنێ ئەگەر خواردنێک بێتە هۆی ئەوەی کە زیندە چالایەکانی لە کار بکەوێ دوجار ئەو قازانجی نەکردووە زیانی بەلەشی گەشتووە ئەگەر بێت و تۆ بەرباسی گۆشتماکرد گۆشتێک بخۆی مادەی شیمیایی تێدابێ بە گۆشتێک بخۆی بەکتریا ڤایرۆسی تیابێ دوجار لە کەمترین ماوەیە لە کاتژمێرێکەوە بۆ چەند کاتژمێرێک تۆ ڕوبەڕووی تێکچوونی باری تەندروستی لەشتە بێتەوە کە ئەگەر خواردنەکە نەخواردایە ڕوبەڕووی ئەو دەرهاویشتانە نابوویتەوە. دکتۆر چۆنێتی پاراستنی خۆراکەکان ئێمە بۆنمە زۆر خواردنمان هەیە بەرهەمە شیرەمەنیەکانمان هەیە نانمان هەیە سەوزە و میوەمان هەیە گۆشتمان هەیە ئەمە چەندێک کاریگەری ئەکاتە سەر جسمی ئێمە لەسەر ئێمە چەندێک کاریگەری دەبێ واتە شێوازی پاراستنی ئەمانە پێویستەکە چۆن بێت بڵێ سەرەتا پێش ئەوەی بازە پاراستنیکەین ئەبێ و خۆراکەی کە ئەتەوێ بیپارێزی هەڵیبوری بە تەندروست بێت واتە ئەگەر ماستێک شیرێک گۆشتێک لە بنەڕە تاخ تەندروست نەبوو بە تەندروستی ئامادە نەکرابوو تۆ لە هەر شوێنێکە هەڵی بگری ئەمە ناتەندروستە ماستێک ئەگەر ئیکۆلای تیاوێ شیرێک ئەگەر ئیکۆلای تیابێ و بەکتریای تیابێ تۆ بیخەیتە بە فرگرەوە تەنها گەشەی ئیکۆلاکە وەسێنی بەکتریاکە گینا هەر خۆی تایەتی ئەمە پلە یەکەمە بە زۆر گرنگە ئێمە سەرچاوی خۆراکیمان تەندروست بێ ئەمە پلە یەکەم. پلەی دووەم کۆمەڵێک بەکتریا و کۆمەڵێ مشەخۆرمان هەیە پایین برێنە سەر و 85ەوە لە سەدا لە پلەی گەرمی خوار چوار پلە گەشیانەوە سێ و زۆر نابن گەورەترین کێشەی بەکتریاکان چییە ئەگەر بێت و ئێمە ماستێک گۆشتێک لە پلەی گەرمی ئاسایی ژوورە دابنین لە دوای 20 خولەک دووهێندە زیابێەوە تا ئەگەر ملیۆنێک مثلەن ئینتەرنشنال یونت لە شوێنێکا بێ لەناو ماستێکا بێ بەکتریا لە ماوەی 20 خولەکە ئەبێ بە دووهێندە بەڵام بەفرگر ناساتکەرەوە ئەم گەشەیە وەسێنێواتە زۆر گرنگە ئێمە خۆراک لە پلەی ئاسایی ژوورەدانین بەیشەوە زۆر جار یعنی بۆ منە خواردنێک دادەنرێت دوای گەرم دەکرێتەوە دوسێ جار بم پرۆسە ئەڕوە ئەمە کاریگەری ئەکاتە سەر ئەوەی کە پێکهاتەی بەهای ئەو خۆراکە نەهێڵێت بەدەل لە پێکاتە خۆراکەی کە بەدڵنیاییەوە لەگەڵ هەموو گەرمکردنەوە ساردکردنەوەیەکە کێشەی گەورەمان هەیە بەکتریای خۆگونجێرمان هەیە واتە گەر خواردنێک لە پلەیەکی گەرمیە دانرا خراە ناو سەلاجەکەەوە هێنرایە دەرەخراە ناوی بەکتریاکان لەگەڵ ئەگەر بیخەیتە دوو پلەی سەدیش خۆیان نەگونجێنن واتە گەشاکەن یعنی ئەمە نەک بۆ سەلاجە بۆ ناو بەفرگریش واتە ئەگەر گۆشتێک لە بەفرگرەکە بهێنی نەک بیکڵێنی خاوی بکەیتەوە خاویەکەیتەوە بۆی بەشێکی لێ بەکاربێنین دوای خاوکردنەوەی خێتەوە ناو سەلاجەکە لەناو بەفرگرەکەیە کۆمەڵە بەکتریا خۆیان ئۆڕێدی هێن و خۆیان مەڵاساوە خۆیان لەگەڵ پلە گەرمیا گونجێن و لەگەڵ هێنانە دەروی سەر لەنوێ گەشاکەنەوە بەڵام گەنەی تۆ هەر یەکسەر ئەتوانی بەکاری بێنی بەڵێ مەمەستم لە دووبارە دوای خاکردنەوە دووبارە خستنەوەی ناو
بەفرگریا خۆ سەرکەرەوەکە بۆیە باشترین شتەوەیە کابانێکی ماڵ بەپێی پێداویستی و پلانی ڕۆژانەی خۆی ئەو بڕە خۆراکە دەربهێنرێ بۆ نمونە 10 کیلۆ گۆشتی هەیە ئەزانێ بە چەند بەشێکەوە ئەتوانێت جێبەجێگەلێک بە یەکجار هەمووی بێنێ بۆ یەکجار چەند ماوەڵێکی پێ بکە. کاک دکتۆر بۆچی هاوڵاتیان وشارێکی وایانیە کەمترین هاوڵاتی هەمیشە پسپۆرانی پزیشکانی پسپۆرانی خۆراک و پاراستنی خۆراک و سەلامەتی باز لەو دەکەن کە کەمترین هاوڵاتی سەردانی ئەو پسپۆرانە دەکات سەردانی ئەو دکتۆرانە دەکات بۆی کە پێی وایە لە ڕێگەی خواردن هیچ نەخۆشیێک بڵاو نابێتەوە بەڵام لە کاتێکدا کۆمەڵک زانیاری لەوانی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو بێتەوە ئەم جێبەجێیان بکات و هیچ بنەمایەکی زانستیان نەبێت تا چەند ئەمە گرنگە بۆ زۆرێک لە کایەکانی ژیانمان هاوکات چۆن سەردانی پزیشکی پسپۆری تایبەتی دیکە دەکەین بۆ خۆراکیش بە هەمان شێوە. ئەمە بۆ خۆی فێڕەهەندەم پرسیارە بەشێکیان بەدڵنیاییەوە و هەموو تاکێک پێویستی بۆ ڕۆشنبیری هەیە و ئەم جۆرە زانیاریانە وەکو بڵێ ئینپرسن یەک بە یەک نادرێ بە کەسەکان بەشێکی زۆری پەیوەندی بە ڕۆشنبیری گشتیەوە هەیە واتە ئەرکی دەستگای ڕاگەیاندنەکانە وەک جەنابتان ئێستا ئەم بەرنامەتان کردووە کە زۆر لەسەر ئەم بابەتە ینی ئیش بکەن زۆر کار بکەن. کۆرۆنا ڤایرۆسێکی تازە بوو نەخۆشێکی تازە بوو بەڵام لەبەرەوەی ڕایگشتی و دەستگا ڕاگەیاندنەکان کاری لەسەر ئەم بابەتە کرد هاوڵاتی ئاسایی لە ماوەی کەمتر لە چەند مانگێکە ڕۆشنبیرێکی گەورەی وەرگرت لەسەر ئەم بابەتە بۆ لەبەرەوەی فۆکەسی ئەم کەناڵە لەسەر ئەو بابەتە بوو کەناڵێکی تر لەسەر بابەتە بوو ڕایگشتی تەنانەت لە وتارە هەینەکانە مامۆستا ئاچوویت باسی ئەم بابەتەیە کرد بۆ تەوعیەکی گەورە دروست بوو کە هاوڵاتی خۆی لەم نەخۆشیە پارێزێ سوپاس بۆ خۆ ئەنجامێکی باشیە بووە نەک لەم کۆمەڵگە لە هەموو کۆمەڵگەکانی تر بۆ ئەم بابەتەش ئەوێت وەکو بڵێ ڕایەکی گشتی لەسەر دروست بکرێ و کە لە قوتابخانەکانە ئێستا لە زۆرێک لە وڵاتانی جیان پرۆگرامەکانی خوێندن سەلامەتی خۆراکە خوێنن قوتابیەک لە یەکی سەرەتاییەوە تاوەکو دوانزە بنەڕەتی بەچەند خۆناغێک باس لە هەڵگرتنی خۆراک بخوێنێ باس لە چۆنێتی بەکارهێنانی خۆراک بخوێنێ هەموومانە ئەبێتە ڕۆشنبیرێکی لە ئیرادی تایە و بەدڵنیایەوە لەسەر کۆمەلگەش ڕەنگەیاتەوە. کاک دکتۆر زۆر دەوترێت کە خۆراکی فرێش ئەوەی کە ئێستا زیاتر باوە جیاواز لەو خواردنانەی کە لە قوتونراوە یاخود لە زۆربەی شوێنەکانە پارێزراوە دووبارەتەوە بەکاری ئێندەوە دەوترێت ئەمانە زیانێکی زۆریان هەیە و کاریگەری دەکاتە سەر سەلامەتی خۆراک ئایا بەڕای بەڕێستان ئەمە بم شێوازەیە واتە ئەگەر خواردنێک فرێش نەبێت ناتوانانی سوودی لێ ببینی؟ خواردنێک فرێش نەبێت ئەتوانی سوودی لێبێنی بەڵام یەکەم بەهای خۆراکی دابەزێ واتە ئەو بەها خۆراکی لە خواردنێکی فرێشە هەیە لە بەستوویەکان نییە ئەو بەها خۆراکی لە بەستوویەکە هەیە لە قوتونراوەکان نییە و ئەو مەترسیانەی لە خواردنێکی لە قوتونراوە تووشی تۆ بێ لە فرێشێکەوە توش نابێ بەدڵنیاییەوە فرێشەکە سەلامەترە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە خواردنەکانی دیکە زەربی سفر بکرێ هەر لە زووەوە مرۆڤایەتی خواردنی سیف کردو هەڵگرتەوە بۆ خۆی ڕاوچیەک جاران لە سەردەمێکی زووە خواردنێکی ڕاو کردو و پشتی خۆی لە خواردو بەشەکەی تری فڕای نایەوە چۆ بە دوای ڕێگەکانی پاراستن وشکردنەوەی خواردنمان هەیە هەڵگرتنمان هەیە لەناو خوێیە کۆمەڵێک ڕێگەی ترمان هەیە کە هەموومانە ئەتوانین بڕین لە سەدا لەوەی بیسی باشترین شێوەیان چی ینی بۆ ئێمە وشکی بکەینەوە یاخود لە باشترین لە بەفرگرا داینێ طبیعی ئەم پرسیارە بۆ هەر خواردنێک مامەڵی خۆ هەیە بەڵام شێوە گشتێکی ئەوترێ بەستن دوو جۆر بەستنمانێ بەستنی خێرا بەستنی زۆر ڕێگەشیان لەوانەیە هەبێت لە نێو ماڵەکانیان نایە بۆ هاوڵاتی یاسایی بەڵێ بەستن باشترین ڕێگای پاراستنی خۆراکە بەستنی خێرا کە بریتێ لەوەی گۆشتێک یاخمادێکی خۆراکی بتەوێت هەڵیگیری سەرەتای خەیتە ناو ساتکەرەوەکە بۆی پلەی گەرمیەکەی ئاسایی ببێ اینجا ڕاست پاشەی خەیتە سەر بەفرگرەکە بۆی ئێمە لە ناو هەموو مادە خۆراکیەکە بورمونە زۆر باسی گۆشتەکەین دەنگکۆڵی ئاومان هەیە ئەم دەنگکۆڵە ئاوانە ئەگەر بە خێرابی بەستت پارتیکڵی گەورەی سەهۆڵ دروستە بێ خانەکانی مادە خۆراکە ئەدڕێنێ و لە کاتی ساردکردنەوەیان زۆرترین بەهای خۆراکی ناوەچێت ئەگەر گۆشت خواردنەکە بخێتە ناو بەفرگرەوە دەنگکۆڵی بچووک پێگەهێنرێ ناو خانەکانی خۆراکە
کە بەستی دەنگکۆڵی بەستی بچووک بەکارێن دروستە بێ و خانەکان نادڕێن و ناو ناچن بەها خۆراکەی وەگوتمان ئەوە زۆر تەفاسیلە بەڵام ڕێگەی بەستن باشترین ڕێگەی پەرستی خۆراکە ڕێگەی خێرامان هەیە کە شەریکاتی گەورە بۆ نمونە چەند تۆنێک خۆراکی هەیە لە ماوەی کەمتر لە چەند خولێکا ئەهێنێ بۆ بە نایترۆژین هێنێتە ناقص مەسەرەن 48 و ناقص 50 و ناقصنەوە ئەمە بۆ ئێمە نییە بەڵام هاوڵاتێکی ئاسایی باش وایە بە فرگری هەبێ بە فرگرەکەشی ئەوەندە پلەی گەرمیدانە بەزێ و بەرز نەبێتەوە. زۆر باشە کاک دکتۆر یەکێک لەو بابەتانی یاخود یەکێک لەو خۆراکانی کە ئێستا لە نێو بازاڕەکاندا هەیە ماوەی چەند ساڵێک هاتوویش گۆشتی بەست و مریشکی بەستۆ لە نێو مارکێت و بازاڕەکاندا دەیکڕین هاوڵاتیە کە دەچێتە بازار چۆن بزانێت ئەم گۆشتە تەندروستە چۆن بزانێت ئەم مریشکە تەندروستە ئایا نیشانەیەکی هەیە کە دەریخات کە ئەم خواردنە بە کەڵکی خواردن دێت یاخود باشترە دوور بکەونەوە لەو جۆرە خواردنانە چی بکرێت باشە بۆ هاوڵاتیان بۆی کە تەندروستێکی باش و سەلامەتیان هەبێت لەو جۆرە خواردنانە بە پلەی یەکەم ئەرکی دامەزراوە دەوڵەتەکانە کە ڕێگە بە خواردنێکی بەستونێن بێتە ناو بازاڕەکانەوە ئەمە کاری ئێمە نییە بەڵکو کاری دەوڵەتە پێ دوانێت چەند جارێک ئەمە لەوانێ بربێت و دیسان بیبەستێتەوە دیسان ئەم حاڵەتانە ڕوو دەدات ئەمەش چێتە کاری دەوڵەتی یعنی گەورەترین بنەمای خۆراکی بەست و بریتێ لە تاریقەی گواستنەوە یعنی بۆ نمونە مثل چەند ساڵێک لە دەرەوە بووم ئێمە لە بواری گۆشتا کارمانە کرد ینی ئەگەر ڕێنمایی دەوڵەت بوو ڕێنمایی حکوومەتی مەسەرەن کەنەدی بوو هینمان هەبوو گەرمی پێوی ئەلکترۆنی لەو دەقەی کە گۆشتەکە نەخڵەکرا بۆ کۆمپانیەک بۆ شتێک ئەبوو ئەو گەرمی پێوە ئەلکترۆنیە لە گۆشتەکە دامرێ دواتر راپۆرتەکەت تەقدیمی حکوومەتەکرایە و کە پلەی گەرمی ئەم گۆشتە بەم شێوە بوو اینجا ڕەزامەندی ئەدرا کە ئەم گۆشتە داخڵی مارکێتێک بێت کاتێمە کوالەتی کۆنتترۆلی خۆراکمان نییە زۆر جار دەبینین ینی لە سنوورەکانەوە خواردنی بەسەرچوو دەهێنرێت یاخود کە سەردانی مارکێتەکان دەگرێت دەست دەگرن بەسەر زۆرێک لەو خواردە بەسەر چوانەدا ئەتوانین بڵین نییە بە ناونیشان هەیە بەڵام زۆر لاوازە ئەو ستاندەرە جیهانانی کە لە سەلامەتی خواراک و کوالەتی کۆنتترۆڵە بەکار ئەهێنرێ لێرە بەکار ناهێنرێ بە هیچ شێوەیە لێرە بۆ هەموو خۆراکێک شیکاری مادە کیمیایەکان ناکرێت چەندێک مادەی کیمیایی لەم گۆشتە بەستووە هەیە گەورەترین کێشەی وڵاتانی جیهان پاشماوەی کیمیاییە لە خۆراکە بۆ نمونە ئاژەڵێک دەرزیەکی لێ دراوە و دواتر سەربڕێنراوە و گۆشتەکەی بکارهێنرێ خۆمە ئاژەڵەکە نەخۆش نم بەڵام ئەو دەرزێکی ئەو ئەنتیبایۆتیکە ئەچێتە لەشی بەکارهێنەرەوە دوجار زیانی گەورە و درێژخایی نێسەرە بێت لێرە یاسایەکی گەورەی سەلامەتی خۆراکمان نییە یەکێ لە بنەماکانی سەلامەتی خۆراک بریتێ لە ڕێگولیشن یاسای سەلامەتی خۆراک من چەند جارێک باسم کردووە کە پێویستمان بە یاسایەکی سەلامەتی خۆراکێ لە ئاستێکی باڵای لە هەرێمی کوردستانە دواتر هاوڵاتی گەڕەمە پرسیارەکەت دڵنیای بێت چۆن نەگەڕێنەوە پرسیارەکەت بەوەی کە یەکەم هاوڵاتی دڵنیات بێت کە ئەم خۆراکە بە شێوەیەکی یاسایی هاتووە بۆ نمونە تۆ بینی مریشێکی بەستوو لە زەرفێکایە نە ناونیشانی پێوەیە نە هیچی پێوەیە خۆتی لێ بە دوورگرە ئەمە یەکەم دووەم کردنەوە بەستنەوە بەداخەوە بەهۆی بەرزۆزمکردنی کارەبا و نەبوون و بچڕانوانە یەکێکە لە گرفتەکان تۆ زانی مارکێتێکی بچوو بە فرگرێکی هەیە و مریشی تێدا ناوە هەر لە گەڕەکەی خۆتانایە دوو ڕۆژە کارەبا نییە ئەویش تۆ ئەبێ خۆت ئەوە ڕۆشنی میری و هەبێ نەچی لێ بکڕی لە بەرامبرا بچیتە سەر مارکێتی گەورە ماڵێکی گەورە کە تۆ زانی کارەبای نابڕێ و مارکێتە لەو ئەوە کاک تۆ زۆر جار هەر دەیبینی هەر لە جۆری خواردنەکە شایان بۆ نۆ مریشکە فەرقی هەیە بۆ دیارە ئەسقانەکەی تۆزە ڕەش بووە ئەوەی کە دیارە ئەمە بەر بووە ویستم باسی کەم لەگەڵکردنەوە بەسنا لە زەرفی بۆ نمونە باسی مریش هەر شتێکی ترکەین سەهۆڵ دروست بووە لە سوچێکە لە کۆرنەرێکە مانەیەوەیە ئەم تواوەتەوە لە شوێنێکە دوایت بەستنەوە لە سەهۆڵی کردووە واتە ئەو سەهۆڵە تێکرا بە خۆراکەکە دابەش نەبووە ئەم خۆراکە کە ئیبەسی لە حەت چەند شوێنێکە تەڕ بووە بۆ بە سەوڵ بەڵام کە لە مەرحەلێکە کردوێتیەوە ئەوە وای لێ هاتووە
مەرحەلەی دووەم پاشکردنەوە چونکە بابەتە خۆراکی ئێمە چەند یاسی کو بڵێ سانەرێکمان هەیە ڕەنگە تامە بۆنە پێکاتێت تێکسچەرە ئەبێ ئەم چوار یاسایە بگری ڕەنگی تێکسۆیاننا خۆراک بۆ خۆراکی ڕەنگی خۆمانەیە بۆ نمونە دراوم باس کرد دووەم بۆنە بەبەستوی بۆنێکی نییە بەڵام پاشکردنەوە وردەوردە بۆنەکە بڵاو بێتەوە هەستی پێەکەی تێکسچەرە ینی پێکهاتە هەستەکەی مەسەرەن گۆشت یەکی لەو مواصفاتانەی کە خۆراک پیسە خراپە بێ گۆشت لینجەکەی زیادەکە کە لینج بوو تێک چووە و تامە بە دڵنیایەوە تامی هەموو خۆراکی کە تێک چوو بێ دەزانێت بە تایبەتی شیر و ماست و بەرهەمە سپیەکان. دکتۆر شێوازی خواردن زۆر جار هەر پێویست ئەبێ ئەتوانین بڵین کاریگەری هەیە لەسەر سەلامەتی خۆراک بۆ نمونە کەسانێکمان هەیە تەنها ڕۆک دەخۆن پێیان دەوترێت کە ئێمە ڕۆکخۆری بەس ئەوە خۆین بڵێ یاخود هەمانە کیتۆ دەکەن و زیاتر جەخت دەکەنە سەر خواردنی گۆشت و وازهێنان لە نان و ئەم شێوازانە یاخود کەسانێک هەن ئەڵێم خواردنە زۆر بکوڵێ نایخۆین یان ئەم خواردنە زۆر گەرم بێ ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر سەلامەتی خۆراک لە شێوازی خواردنیە. بەڵێ بەشەکەی بسیارەکە بڵێ بابەتێکی خۆراکی پزیشکیە کە ئایا مرۆڤ چەندێک پێویستی بە بڵێ مادە کیمیایەکان مادە خۆراکیەکان هەیە بۆ لەش بە دڵنیاییەوە من ئەتوان باسی ئەوە بکەم کە ئەو مادە خۆراکیان ئەو ڤیتامینانی کە لە گۆشتەوە دەست ئەکەوێت لە سەرچاوەیەکی تیکی خۆراکیەوە دەست ناکەوێت چکە بۆ نمونە مادەی ئاسن مادە کانزاکانی تر دوو تایبەتمەندی هەیە ئەوەی کە لە گۆشتا هەیە یەکەم مۆر سۆڵوی بڵ ینی زۆر ئەتوێتەوە لە لەشە دووەم مۆر ئەبسۆر بەبڵ ینی ئەو ئاسنی کە لە سەوزە مەسەرەن سەوزەکانە هەیە سیفەتی وایە کەمترینی هەڵەمژێ لە ڕێخۆڵەکان ئەویتری دەرەکرێتە دەرەوە و سیفەتی دووەمیان بە ئاسانی ئەتوێتەوە لە خوێنە و خانەکانی لەش سوودی وەرەگرن ئەم بابەتێکیان بابەتێکی دووەم حەزم لە خواردنی کوڵاوەمانە حەزی مرۆڤەکان گرنگە لە خۆراکە چکە تێست تام حەز بەشێکە لە ستاندەر بۆ بە بازارکردنی خۆراک بەڵام ئەبێ لە ڕێنجێکا بێ لە هینێکا بێ لە ستاندەرێکا بێ بۆ نمونە هەر خواردنێک لە 75 پلەی گەرمی پێ بگا ئەو خواردنە بە سەلامەت دانرێ بۆ لە 95 زیاتری مادە میکرۆبەکان و کوڵی مشە خۆرەکان یاخود بەکتریاکان لە 75 لە ناوەچن واتە هەر خواردنێک پاسورازیشنی یەک بۆ نمونەگە شیر و بابەتەکانی پاسورازیشنی بۆ کرا کە بریتێ لە 75 یا سەرتر ئەو خواردنە بە سەلامەت دانرێ بۆیە بینین لە کەناڵە ئاسمانەکانە چەندین وڵات کە گۆشتەکە لەتەکان بینیوتانە ئەڵێن خوێنی تیا بۆ سوور بووە ئەمە بی سەلامەتی خۆراک سەلامەتە ڕڵەوەیە تۆ تەبیعەتە نەیبە بەڵام لەبەرەوەی ئەم گۆشتە گەشتە 75 پلە بۆیە شێفی بەناوبانگ ئەگەر لە ماڵەوە بێ یاخود لە چێشخانەی گەورە بێ گەرمی پێی پێ پێشەوەی خواردنەکەی لابەرێ یاخود گۆشتەکەی لابەرێ قوڵترین بەشی ئەو خۆراکە یاخود ئەو منجەڵە یاخود ئەو گۆشتە قیاسەکە بزانە گەشتە 75 پلە بە سەیفی دانێ و زۆر باشە کاک دکتۆرە گەرەمە بکەمە دوا پرسیار و دەرفەتمان نەماوە بابەتێکی دیکە هێوش خواردنی لە قوتونراوە لە نێو مارکێتەکانە دەیفرۆشن بۆچی هەمیشە پسپۆڕانی خۆراک شارەزایانی خۆراک و پاراستنی خۆراک باز لەوە دەکەن کە هاوڵاتیان هەمیشە بەدوور بن لەو جۆرە خواردنانی کە لە قوتونراو دانراوە وە قوپاوە ئەو قوپاوێ بۆچی نابێت بەکاری بن یاخود بیخۆین بەڵێ قوپاوەکەکەم بۆ ئاخر وەڵام بەڵام پێش قوپاوەکە باس لەوە کرد بۆچی نەیخۆین لەبەرەوەی خواردین لە قوتونراو پێویستی بە کەسانی پسپۆڕ و ستاندەری زانستیە بۆ ئامادەکردن هەموو کەسێک ناتوانێت ئەم بابەتە ئامادە بکە پێویستی بە کەشێکی تەندروست هەیە ئەبێت تۆ دڵنیابی لەوەی کە ئەم خواردنەکە لە کۆمپانیایەکی خاوەن ئەزمون و ڕێگە پێدراو وەرهەماتوە دووەم خواردنی لە قوتونراو پێویستی بە کەشێکی تەواو لەبار هەیە بۆ هەڵگرتن و ئەمە لە زۆر شوێنە فراهم نابێ سێهەم کۆمەڵێک کۆمپانیا کۆمەڵی خۆراک بۆ ئەوەی شێڵف لایف واتە تەمەنی بەرهەمەکە پرۆدەکتەکە درێژ بێ پەنا بۆ مادەی کیمیایی و دیکە بن کە پێوتین مادەی حافزە
ئەمە وای کردووە زۆر جار ئەمە داحافیزانە کارێک لەگەڵ خۆراکەکەکەن بڵێ پاشماوی کیمیایی دروستەکەن. ئاخری پرسیارەکەتکەەوە بۆچی قوپاوت باش نییە لەبەرەوەی زۆرینەی مادە خۆراکیەکان کە خراپە بن گاز دروستەکان. ئەو گازە پاڵ بە پێکاتی دەروی بە قوتۆکە ئەوانێ و قوپاوە بێ کەمە نیشانەی ئەوەی کە چالاکی بەکتریا هەبووە چالاکی میکرۆبەکان هەبوون لەناو خۆراکە بۆیە نیشانێکی زۆر جوان و دیارە بۆی کە ئەم قوتووە لە ناوی مادێکی خۆراکی خراپ هەیە. زۆر سپاس بۆ دکتۆر ئەرکان مەنوچەهر پسپۆڕی سەلامەتی خۆراک سپاس بۆی کە لەگەڵمانداوی. ئەزیزان بەردەوام دەبین لەگەڵتان دەچینە لای ناوبڕک و دواتر دەگەڕێنەوە. خۆشەویستان چالاکیەکمان هەیە کە چالاکی سمبولی نورە لە هەڵەبجا با بێکەوە بینەری بین. پرۆژەی سمبولی نوریەکێک لە پرۆژە بەردەوامەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە چەند ساڵێکە بەردەوامە ساڵانە لە ڕۆژی 1-2 هەفتەی باڵاپۆشی ڕاگەێنرێ بۆ ماوەی هەفتەیەک بەردەوامە بێ لە ماوەی ئەم هەفتەیە کۆمەڵێک چالاکی و کۆڕ و سیمیناراتی تایبەت بە میادە پێشکەش ئەکرێت کە هەمویان جۆرا و جۆرن. ئێمەش وەکو ناوەندی هەڵەبجەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هاوشەوی ساڵەکانی تر پێمان خۆش بوو لە درێژەی کار و چالاکیەکانمان ئەمڕۆ کۆڕێک بۆ مامۆستا سەمیرە ستقرێک بکەین بۆ کۆمەڵێک هەرزە کار لاو بە ئەو ئومێدەی کە ئەگەر کەمێکیش بێ سوودی لێوەربگرن و لە پاراوێزی کۆڕەکەشە هەدیەکی بچووکمان بۆ ئامادە کردوون پێشکەشیان ئەەکەین و پیرۆزیان بێت. بە قامچەکانی دەستیان بەناو خەڵکە ئەگەڕێن و ئازاری خەڵکەدەن یەکێکیان کێن ئەو ئافرەتانێکن کاسیاتون عاریات جگە لەوەی ئەگەر ئەم ڕۆژەشمان نەبێ فەرمانی خوای گەورە و پەروەردگارمان بەجێهێناوە ئێمە شانازیەکەین بەوەی کە باڵاپۆشین ئێمە سەربەرزین بەوەی کە باڵاپۆشین. ئەمە وەک مێژووی ڕۆژی جیهانی باڵاپۆشی حەزم کرد لەوانەیە هەمووتان لە تەلەڤیزیۆنەوە بیستوتان و هەمووتان لە تۆڕە کۆمەڵایەتەکان خوێندوتان تۆ بەڵام هەر حەزم کرد ئاماژەیەکی کورتی پێبم. ئەچینە سەر باسەکەی خۆمان کە باسمان لە باسی باڵاپۆشیە. باڵاپۆشی چییە؟ بۆچی ئێمە ئەیپۆشین؟ ئایا بۆ هەڵمان بژاردووە؟ ئایا کێ فەرمانی پێکردوین؟ ئایا ئامانجمان چێ لە پۆشینی ئەو جلەی کە لەبەری ئەەکەین و ناومان ناوە باڵاپۆشی. باڵاپۆش بەمانای ئەوەی کە ئەو جلەی لەبەر تا سەر تا خواردا بپۆشێت. طبعاً ئایا باڵاپۆشی فەرزە یان سونەتە یان ئازادی تاکە شەخصیە؟ ئێمە باڵاپۆشی بە فەرزێکی عین ئەزانین. خوای گەورە و پەروەردگار چۆن داوای کردووە نوێژ ئەنجام بدرێ داوای کردووە حیجاب لەبەر بکەین. ئەو تا ئەفەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن. كواتا كاتيك كإما أزعين خيزانكاني بيغنبري خوا صلى الله عليه وسلم مالو منالي بيغنبري خوا صلى الله عليه وسلم نمونەی ئافرەتانن لەسەر زەویە هەتایە نمونەی لە شێوەیان نییە نمونەی ئافرەتان بوون لە هەموو ڕوویەکۆ. کاتێک کە خوای گەورە داوا بکە خێزانەکانی پێغەمبەری خوا باڵاپۆش بن ئەی بۆ ئێمە ئەولاتر نییە؟ چونکە ئەوان ئافرەتانێکی چی بوون؟ پاک داوێن و لە ژێر دەستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەروەردە بوون باشترین پەروەردەیان وەرگرتووە. ئەگەر خوای گەورە داوا بکە بۆ ئەوان باڵاپۆش بن و حیجاب لەبەر بکەن ئەی بۆ ئافرەتانی مسلمان بە هەمان شێوە نییە؟ بۆ هەموو کەس بەم لەوانەیە هەنێ خەڵکە لەنم ئاەتە تەنها تایبەتە بە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام بەدوای ئەوە فەرمێ ونساء المؤمنین یا ئەیها النبی قل لأزواجك بە خێزانەکانت بڵێ و هەروەها وبناتك بكتشكانت بلي ونساء المؤمنين بأفرتاني مسلمانان كأفرتاني إيمان دار كواتا همو چين وتوجكاني إيمان داران قرتو بلام إيمالين أجر ما بستشي خزانة كاني بيغمبري خوابه أو إما أولاترين صلى الله عليه وسلم ك لبری بکەین بۆ چونکە داواکاری خوای گەورە ئاراستەکراوە چۆن داوای نوێژی لێکردوین داوای حجابپۆشینیشی لێکردوین ئێمە فەرزە لەسەرمان مامۆستا دەستی برد هەر هەمان ئەو مامۆستای سەرزانشتی منی ئەکە لەسەر حجابەکە دەستی برد بۆ شیرینیە پاک نەکراوەکە ئەوەی کە لەناو بەرگەکەیەتی بەو سیفاتە و ئافرەتانە دوور ئەکەونە لەوەی تەنانەت بۆنیشی نەبیستن یعنی 500 ساڵ ڕێگە لە بەهەشتۆ هەر دوورن
ناچنە ناوی ئەوە هیچ. بەڕازان خۆشەویستان لە چەوری دومی بەرنامەکەماندا باز لە غاز لێدان دەکەین، باز لەوە دەکەین کە چۆن مرۆڤ ژەهراوی دەبێت بە گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن و ڕێگانە چین کە دەبێت هۆی حاڵەتی مردن. زۆر جار هاوڵاتیان باز لەوە دەکەن کە بۆ لە ماڵەکەیدا سۆپایەکی کوالەتی زۆر باشی هەیە، بەڵام ئایا ئەمە مەرجە بۆی کە تۆ سەلامەتی هەبێت، بەڵام تا چەند گرنگە لە نێو خێزانەکاندا لە نێو ئەو شوێنێک کە تێدا دەژین کراوەیە کە بێ بۆی کە ئەو گازە دروست نەبێت و نەبێت تەمایی ژەهرایی بوون و گیان لە دەستدان و یاخود بێهۆش بوون. گفتوگۆ دەکەین لەو بارەی لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر زانیار ئاغال، پزیشکی پسپۆری هەنایی. کاک دکتۆر زۆر بەخێر بێن. سپاس بۆ دەرفەتە. کاک دکتۆرەکە سەرەتا ئەم گازە بناسیێنین، چۆن ئەم گازە دروست دەبێت لە نێو ماڵەکاندا بەتایبەت؟ بەڵێ تەمان گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن جیاوازێکی زۆری هەیە بۆ لەشی ئێمە لە چاو گازی دووەم ئۆکسیدی کاربۆن. گازی دووەم ئۆکسیدی کاربۆن زۆربەی خەڵک ئەزانێت چییە، ئەوەیە کە لە ئەنجامی سووتان و دووکەڵی مەکینە و ئەوانە کە دروستە بێ ئەوە گازی دووەم ئۆکسیدی کاربۆنە. تەمان ئەوەش بەشێکە لە خوێنمان ئەوەمان هەیە کاتێک ئێمە هەناسە هەڵەمژین ئەو دووەم ئۆکسیدی کاربۆن دەرەکەینەوە. هەر کەسێک سەرەتایەکی با بڵێن زانستی بایۆلۆجی زیندەوەرزانی خوێنە بێ لە قوتابخانەکانە زانێ ئەوە چییە. بەڵام گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن جیاوازە. ئەم گازە خوێنی مرۆڤ زۆری حەز لێیە، وەکو دووەم ئۆکسیدی کاربۆنیە بەڕەڵای ناکات بە هەناسە دەری بکەیتەوە. بە شێوەیەک بەڕادەیەکە لاشی مرۆڤ حەزی لێیە کە ئۆکسیجین قوربانی پێیە لە پێناوی ئەوەی گازی یەکەم ئۆکسیدی شوێنێکی بۆ بەجێڵێ. گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن لە ماوەیەکی زۆر دیاری کراوە دروستە بێ، وەکو دووەمەکە نییە با بڵین دایمە هەبێت. ئەویش ئەوەیە کاتێک کە تۆ سووتانیەکە هەبێ بە هەڵە دروست ببێ، ئەمە پێناسەکەیەتی. ئیتر با بڵین سووتانی دار بێ، سووتانی مەکینە بێ، پڵیتی با بڵین زۆپا ئەمانە بێ کە لە ناو ماڵەکانە بەکارێنن. کاتێک بە ڕێکوپێکی نەسووتێ ئاگرەشینەکە دروست نەکە بە جوانی، ئەوە گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن دروستەکە کە ئەمەد هەڵمژی جسمی خۆدوات لێکە خوێنەکەت قوربانی بە ئۆکسیجینەکەیە لە پێناوی ئەوەی گازی یەکەم ئۆکسیدی کاربۆنی دەستکەوێت. دکتۆر زانیار سەرچاوەکانی دروستبوونی ئەم گازە بە تایبەتی لای هاوڵاتیان و لە ماڵەکاندا زیاتر بۆچی دەگەڕێتەوە؟ بەڕستان باستان لە ئاگر کرد، بەڵام ئایا تەنها لە ئاگرەوە یاخود لە سوتەمەنیەکانیشەوە دروست دەبێت؟ هەر شتێک وەکو باسم کرد سووتانی تێ بکەوێ، ئێتە شەرنی سووتانی ئاگەر بێ، هەر شتێک سووتانی تێ بکەوێت ئەگەری هەیە گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن دروستکە ئەگەر بە غەڵەتی بسووتێت. یعنی بۆ نمونە ئەو سەرچاوانی کە لە وڵاتی ئێمە هەیە غازی با بڵێنەوەی چێشت لێنانی پێلەیەگرێ، ئەوەی کە با بڵین پلیتی زۆپا و ئەمانە کە دروستی ئەکات، ئەوەی کە بەدار ئاگرەکرێتەوە با بڵێن خۆ بۆ گەرمکردنەوە ئەمانە، ئەو دووکەڵی لە ئەنجامی مۆلیدەوە دروستە بێ، لە ئەنجامی با بڵین ئیگزۆستی سیارەوە ئۆتۆمبیلەکانەوە دەری ئەکات. هەموو ئەمانە هەمووی سەرچاوەیە ئەگەر گازێکە ئۆکسیدی کاربۆن دروستکە ئەگەر بە غەڵەتی ئیشکات، یعنی ڕێکوپێک و تازە نەبێ مەکینەکە، دارەکەەوە بەباشی نەسووتێنرێ با بڵین گەرمێکە بابەتەنیا، بەڵکو وای لێ بکە گازەکەش دروست دۆبینەوە سەر ئەو بابەتە چۆنەتی دروستبوونی گازەکە و کاریگەری لەسەر ئەو کەسێک کە لەو ژوورەدا هەیە. تاڵەنەوە باسم کرد دروستبوونەکەی چۆنە. تۆ با بڵین نمونەیەکی ئاسان بێنینەوە، زۆپایەکە دەیە 10 ساڵە بەکارێنی، گەرمن دەکاتەوە، ئاگرێکی جوان دروستەکە و کێشت نییە. وردە ئەم زۆپایە کۆن ئەبێت، پلیتەکەی تێگەچێت، پارچەکانی ناوی بەباشی ناتوانێت ئەو گەرمکاریە دروستکە، وای لێ ئەگرێکە بۆ دروستەکات کە گازی یەکەم ئۆکسیدی تایە کە دروست ئەبێت. ئەگەر ژوورەکان کراوە بێت و با بڵێن لە شوێنێکی کراوایە بەکاربێنێت زۆر هەستی پێ ناگەیت، چکە مرۆڤ هەناسە گۆڕکەیە کاتوانە مشکلی نابێ. بەڵام ئەگەر لە شوێنێکی داخراوە بێ ئەم گازەش بە هێواشی لەسەر خۆ دروست ببێت لە زۆپاکەوە، ئەو کاتە چێتە ناو خوێنتەوە و ئەو حاڵەتە دروستەکە کە پێم وتی جسمت یەکسەر داوای ئەو گازە ئەکات و پێوەی ئەنووسێت. باشە عفو لە وەرزی زستاندا هەمیشە هاوڵاتیان ژوورێک گەرم دەکەن و ئیتر دەرگاکاندا دەخەن و تەنها لەو شوێنە ئەمێننەوە. ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە زیانیان پێ بگا لەلایەن ئەو غازە دروست ببێت و زیانیان پێ بگات. بەتاکی تەمەن تۆ کە زستان ها دەبێت خۆ گەرمکەیتەوە. گەرمکردنەوەش لە وڵاتی ئێمە بە حکمێوی زۆری خانۆکانمان غەڵەت دروست کراوە، بەو ئەقڵەتی ئەوروپا دروست نەکراوە کە گەرمی گلباتەوە لە ناوە، بۆیە زۆربەی کات ناچاری تۆ پەنجەرەکان داخێت و دەرگاکان داخێ بۆی گەرمت بێتەوە. ئەو ئەدەواتانی کە بەکار ئێنرێن ئەگەر بە ڕێکوپێکی بەکار بێنرێوەکو پێوتی زۆر کات ئەو حاڵەتە دروست ناکە، بەڵام زۆپا و با بڵێن ئەو سەرچاوانی تر کە هەندێک کەس بەکارێنێوەکو خەڵوز و ئەوانە لەبەری دائیمە ئەگەری ئەوەی هەیە بە غەڵەتی ئیشکات. بۆیە لە وڵاتانە هیچ کەس بەکاری نایێنێ ئێستا، یعنی هیچ شتێک زمانی نییە باشترین مارکی تۆ زۆپا بکڕی زمانی ئەوە نییە بە ڕێکوپێکیشکان. جاوەرە ئەگەر تۆ نەوتێکی خراپی تێ بکرێت و پڵیتەکە بسووتێنە لە ناوە ئەمانی تێ بکەوێ
لەو ژوورە داخراوە ئەوە بەکاربێنن ئەوە زۆ کێشەیە بۆیە لە وڵاتانە بە هیچ شێوەیەک ئەمە بەکارنان و دوورکەوتونەتەوە لی کاک دکتۆر بۆچی زۆربەی کات حاڵەتەکانی مردن یاخود حاڵەتی گەشتکە خنکان لە کاتی نووسنا ڕوودەدات ئەو کەسە کاتێکە نووسنووە ئەو ڕووداڵەوەی کە چالاک بێت و دابنیشت بێت و ینی نەخەوت بێ ئێمە یاساکمانێ لە زانستی پزیشکیە هەموو ژاراوی بوونەکان بە نووسوی بێ زۆر خراپترە لەبەری لاشەی مرۆڤ کە خۆ دەچیتە باری نووسنەوە ئەچێتە قۆناغێکەوەیەتە سەر نیوەی ئیشکردنی مهمترین شت کە لە مێشکی مرۆڤە ئەتکات ئەوەی لە کاتی نووسنایەتە سەر نیوە ئیشکردنی تۆکو نیمچە مردوویەکە لێکە ئەنویت نووسنی ئاسایی بۆیە تۆ ئەگەر زیندوو بیت با بڵێن ببوورە بە خەبەر بیت و گازەکە بکەیت لە بۆنکردنێکەوە لە هەوا گۆڕکێکەوە پەنجەرەکردنێکەوە هەستەکەی نامرتاحیت وای لەکەیت کە بە ڕێژێکی بەقوت ژەهرەکە بۆ نەچێ هەرچەنە گەر دەرفە دەبێت دوای باسیەوەکەین بە هێواشی ژەگەل لێت بە هەر مەترسیدارە بەڵام نابێ بە مردن بەزەگەر تۆ نووسبی فرێ هیچ ناکەویت تۆ نووسوو وەکو وایە زەلامەکە بورا بێتەوە فرێ هیچ شتێ ناکە ئەمیش بە شوێنەی هەڵی مژێ گازەکە بۆیە ئەو حاڵەتی باشەکەتۆر ئەم ئەو کاتێکە نووسووە ینی جستەی بە هیچ شوێن ناتوانێت بجوڵێنە بە هیچ شێوەیەک لەبەری لاشە دەونی حەز لەو گازەیە بیرێ ناخاتەوە بڵێ هەستا کە جاری وایە بۆنی گازەکەکەی کۆکەتیە دیان ئەم شتانە بەڵام کاتێک کەسەکە خەوت بێ سێر دەکەی بێ ئەوەی خەبەریشی ئەو شتە نامێنێ و گازێکە مۆکسید کاربۆنش بەداخۆ زۆر جار بۆنی نییە یعنی یەکێ لە مشکلەکانی وێ نە ڕەنگی هەیە نەبوونی هەیە ئەگەر لەم ژوورە ئێستا بڵاو بێتەوە داخراو بێ ژوورەکە لەم قاعەیە هەز ناکەین ئێمە گازەکە ئیشەکات دکتۆر زیانەکەی چەندها دەبێتە هۆی مردنیە ئەوە تا زیانی جستەی بە تەندروستی مرۆڤ دەگەیەنێت وەکو نەخۆشیەکانی سنگ و تەنانەت ئەو کەسانی کە ڕەبۆیان هەیە و کێشیان هەیە کێنەشی هەناسەدەن سێ پلەی هەیە تەمان پلەیەک یەکەمیان پێڵەن مایڵدا ینی بە خەفیفی لێدەیە ئەمە عادەتە ئێمە تێبینیمان کردو و ساڵی هەشتاونەوەکان پێشەو کاتی با بڵێن بێمە دنیاالۆ سەردەمە ئەوە هەبوو لەناو ئۆتۆمبیلەکانە داشبۆردی سیارەکەی خەڵک لێ ڕپێڵە داشبۆڵ داشبۆردی سیارەکان زۆر تێک چوو بۆ میتەقی بوو ئەمانە ئەو گازە هات بە هێواشی لە سایقەکانی ئەیە یا با بڵین لەو کەسانی لە لای مۆلی دەوشتۆ ئیشانە کرد یا لە ماڵەکە کردوتەتەوە مەجای دێ پەنجەرە بکەیتەوە و دەرگاو هاتوچۆ بەڵام بە هێواشی لێتەیە ئەمە ماڵدەکانە ئەمە بە هێواشی لێتەیە ئەمە واد لێکات تووشی حاڵەتێک بکە هەر لە ئینفلۆنزا و هەڵامەتەچێت سەری ئێشێ لوتە ئەگیرێ وەکو شەقیقەی لێت سەگی سەر کاس بۆ ئەمانە زەلامەکە هەز ناکەی گازەکەیە جا بۆ بەدبەختی ئەگەر خۆی هەڵامەت و حساسێت و ئەمانە ژەبێت لەو فەسلاکە عادەتەن لە زستانە زۆرە ئەوە زانەیەهی ئەوەیە لە شمدا زراوە و سەرمەیە شەشتیوە بەڵام ئەمە گازەکەی بە هێواشی لێتەیە دەرەجی مامناوەندەکەی واد لێکە ئەدڕشێنێتەوە چاوت تێگەچێ بینینی سەرێشێکی بەقوەتەگری لە پەلوپۆ ئەکەویت واد لێ با بڵێن هیچ هەناست بە باشی نایەت وەکو ڕەبوود لێ خیزە دەبێ ئەمە دەرەجی مامناوەندەکەیەتی ئەو ئەوەیەکەی هێنە نەخۆشخانە و زۆر جار خۆشببختانە فرێ ئەەکەوین دەرەجی بەقوەتەکەی وای لێەکە تووشی گەشتەیەەکە تووشی دڵوەستانیەکە تووشی حاڵەتی شەلەلی ئەکا بووە زەلامەکە فریا ناکەوێ هەستێت و بچێت دەرگاکە بکاتەوە ئەوانە هیچ لە پەل و پۆکەوێک و مردووێکی لێ لەویە بۆیە تو ئەبێ هەوڵ بێ لە بچووکەکە فرێ خۆ بکەویت زۆر باشەکە دکتۆر زۆر جار ئەم گازە پێم وابێت لە بوون لە ژوورێکە لە سەروی سەرەوە دروستە بێ زۆر جار بووە یان خۆشمە و حاڵەتم بەسەر هاتووە بۆ نەگەر گڵۆپێکم گۆڕی بێ بە پێشێ چوومەتە سەرەوەی لای سەقفەکە هەستم اینجا هەستم کردو ئەم سۆپای غازەکە بەڵام لە خوارەوە هەستم پێ نەکردو ئەمە ئەم گازە بەرەوسەرەوە دەرەوەی ماڵ و دەگەڕێتەوە ئەنجامەوەی هاوڕێکەت بێ خۆی زیاتر وایە نە ئەنیشێ بلعکس لە سەرەوە نییە بەڵام کە تۆ چیتە سەرەوە هەوایەکی پاکتر هەیە لەو بەشە اینجا هەستەکەی لە خوارەوەی قەوماوە ئەوەیە چۆن دەتوانین فریاگوزاری سەرەتایی بکەین بۆ کەسانی کە تووشی ئەم غازە دەبن و کاریگەرێکی خراپیان لەسەر دەرئەکەوێت طبعا ئێمە باسمان کردووە نیشانەکانی بناسیتەوە لە هەموو شتێک گرنگترە زانی و زستانەوە لە وڵاتە ئەژیت و زۆپات کردوەوە ماڵەکە داخراوە لە پڕا سەری گێژە خوات و بێهێز و لەشی دازرێ زۆر گرنگە بگەیتە نەخۆشخانە باشترین چارەسەر ئەوەیە دەست بەجێ ئۆکسیجین بیرێ بۆ زەلامە چوونە دەرەوە هەوایەکی پاکەڵمژی لەوە چێ فریادکەوێ بەڵام چارەسەر نییە تۆ ئەبی ئەو گازە لە ناو خوێن تا بشۆیتەوە نەمێنێتیایە دروستکردنی هەناسی دەستکرد کاریگەری نابێت لەو دقەیە یعنی چۆن یعنی بۆ نمونە چۆنە ئەوەی کە ئیسعافەلوی ئەوەی بۆ بکرێت با بڵێن ئەناسی کەسەکە خۆی ئێتێ ئێمە بە ئەوە مەرحەلە قورسەکەیەتی مەرحەلە سووکەکەی ئەوە باس بکەین جارێ ئەوەیە تۆ هەوای ئۆکسیجینی چڕ هەڵمژیت ئەوەی کە لە ناو نەخۆشخانەکانەیە ئەوە زۆر گرنگە بەکاری بێنیت دەست بەجێ نەجاتەیە لە حاڵەتە مامناوەندەکەشە بە هەمان شێوە زەلامەکە ئەتوانرێ ئۆکسیجین هەڵمژێت و ئەمانی بۆ بکرێ خەڵکەکە چی بکە لەویە
دەست بەچێت و دەریبێنی لەو ژوورەیە ئەوە لە هەموو شتێک گرنگترە زۆر جار ئێمە خەڵکی خۆمان وا ئەکەن ئەڵێ فریای کەوتوین زۆپاکەمان زانیوە سەر چاوی غازەکەی زۆپاکەمان دەرێناوە بردومانەتە خەوشەکە بەڵام نا تۆ بێت کەسەکە بەریتە دەرەوە ئەوە مهمترین شتە بەس بە هاتنە دەرەوە لە 140 لە خوێنتان نامێنێ بەس بە هاتنە دەرەوەی بۆیە گرنگترین شت وەکو چۆن لە حاڵەتی با بڵێن سووتانی ماڵ و ئەوانە هەیە دەست بەجێ بێت لە دووکەڵەکە دوورکەویتەوە تۆ گرنگترین شت ئەوەیە ئەو کەسە دەربێنیت ئەو گازی لە خوێنان نەمێنێ دوای ئەوە بچێتە نەخۆشخانەوە لە هەموو شتە مهمترە لە ناو نەخۆشخانە باشترین شتەوەیە کە ئۆکسسیجینی بیرێتە و پزیشکەکە بیبینەوە عێلاجی بکە ئەمە هەناسەی دەستکردی بۆ بکەی زۆر ئیسفادەی نییە بەداخەوە ئەمە وەستانی دڵی تر نییە ئەمە تەنها بە ئۆکسسیجین چاکە بێتەوە زۆر باشە کاک دکتۆر تا چەند گرنگە هاوڵاتیان بۆی کە لە ماڵێکدا بەتابێت لە ماوەی ڕابردووە کە زۆ سارد بوو زۆ باشتر لەوەی کە سەرمایەکی زۆری ئەمە تەنانە دەگەر نەخۆشی بکەم بۆی سەرماکەوە لەوەی کە لە ژوورێک کابن سۆباکەیاندا بگرسێ ئەمە تا چەند کاریگەرێکی خراپی دەبێت تەمان با یەک پیا بڕین خاڵی یەکەم ئەوەیە تا بکری ئەو شتانە بەکاردێنرێ بۆ گەرمکردنەوە بەڵام تەمەنەوە بۆ هەموو کەس دەست نایە هەم پاری ئەوێ هەم وڵاتەکە دەوێت کارەبای بەردەوامە باتێ ئەو کارەباشکا بێ کارەبا بێ هیتەروانە هەڵپێ بکات دایما ئێوە لە وڵاتێمە دەگمەنە کەواتە تۆ تا بکرێ بەکاری نێنی من بۆ ئەمە دایمە ئەڵێمەوە لەبەرەوەی تۆ نابێت لە ناو مجتەمەعەکە ئامۆژگاری تەندروستی ئەڵێیت هەر خەبی ئەوەت بێ چی چینەگەی کات چی نایکات من بینیمە خەڵک لە ئاستێکی دارایی زۆر باشایە لە ناو شوقەیە و لە ناو با بڵێن کواڵەتێکی زۆر باشاژی هەرە زۆپایە بەکارێنێ ئەڵە گەرمم نابێتەوە ئەمیتیانە بێ ماڵەکە ئەوە غەڵەتە بۆیە جارێ یەکەم هەنگاو تا بکرێ بەکارنێنرێ ئەمە یەک خاڵی دووەم ئەوەیە ئەگەر ناچار بووی ئەم شتانت بەکارهێنام دایمە هەوڵ بیت تازە بێت کە بەکارێ دێنا بە تایبەتی زۆپا ئەوانە دایمە حسابی ئەوە بکەی پێش تۆ با ژوورەکە گەرم کات کە تۆ چووی لە ناو ژوورەکانە بیت یا ژوورەکە با گەورە بێ و ئەو شوێنانی ژێری دەرگاکان دایمە ئەوە نەگیرێ خەڵک لای ئێمە ئەوە ئەگرێ ئەڵە بە هەوای سار نێتە ژوورەوە ئەو ژێر دەرگایانە خۆی زۆ مهمە بۆیە دەرگای ماڵوا دروست سەکرێ بەشێکی بۆشیتیایە لەبەر ئەوەیە بۆیە گرنگە تا ئەکرێت دایمە دەرەچەیەکی تابێ ژوورەکە ئەمە خاڵی دووەم خاڵی سێم لە کاتی نووسنابێ ئەگەر بکوژێتەوە ئەگەر زۆ سەرمان بێ بە بەتانی ئەوانە خۆت گەرمەکەیتەوە لە بیری بێ قەت سەرما تووشی نەخۆشیت ناکە هەرگیز سەرمای ڕقبوونەوە لە ماڵە بە دەگمان ڕوئایە مەگەر بڵم تۆ یەک هەفتە هیچی دانەگرسان بێ و نان و ئاو نەخوارد بێ ئینجا ڕقەبیتەوە لە ماڵەوە ئەژنا تۆ بەس بیتە ناو دیوارەوە ڕق نابیتەوە ئەو سەرمایی تر کە دادە لەرزێنەوە سەرعی بەست و جۆلوتەی بەسەوە ناوکوژێ ئەوە ئەتوانی بە بەتانیوانە خۆ گەرم بکەیتەوە ئەگەر ئەوەندە زەلامەکە نەبوو بێت بەڵام باشترە لەوەی تۆ ئەگەر بەریتە ژوورەیە ئەو کارەساتی بەداخۆبینیمان خەڵ و زوانە بەریتە ژوورەوە خاڵی چوارم ئەگەر ئەم شتانە کە بەکار هات لە ناو ماڵەکەیە وەکو شتەکانی تریش با بڵێن وەکو مۆلیدە و ئەمانە دایمە تۆ لە بیری بێ ئەو بێتامە و بێبۆنە و جسمی تۆ حەزی لێیە لەبەرەوە زۆر گرنگە دایمە لە بیری بێت نێڵی لە ماڵەوە خەڵک تووشی ئەو حاڵەتە ببێ هەتاوەکو ئەو فەسڵی زستانووی نەتەواو بێت دکتۆر هۆشیاری هاوڵاتیان سەبارەت بم بابەتە دەبینین یعنی لە ڕاگەاندنەکانەوە ئەم هەواڵی مردانە زوو بڵاو دەبنەوە بەڵام هۆشیاری بڵاوکردنەوە سەبارەت بم بابەتانە بخۆی لە ئاستێکی زۆر خراپدایە پێویستە چی بکرێت بۆ ئەوەی تر ئەم هۆشیاریە لای هەموو تاکێک بێ لای هەموو کەسێک بێ و ساڵانە ئەم دووبارە نەبێتەوە بەداخەوە ینی بۆ چەند مانگێکی نەبەر خێزانێک گیانە لە دەستداوت چەند ڕۆژی ڕابژوو دووبارە ینی دڵنیامەوە خێزان لەوانێ زانی بێتیان کە بەهۆی ئەو شتەوە ئەم خێزانە گیان لە دەزا بۆچی ئەم هۆشیارە و خەڵک وەری ناگریانی ڕاستی وەڵی لەوەجە ئەو پرسیارە تەمان زۆم بۆ من نەبێت بەڵام ئەگەر بتێ وەکو تەندروستکارێکی قسەی لەسەر بکەم بەڕاستی کاری یەکەمی میدیایە سا چۆن ئێوە ئەم بەردامە گرنگە تەقدیمەکەن لێرە ئەم بابەتە باسەکان کاری میدیایە میدیا نابێت دەمی لە باسی تەندروستیا بوەستێت نابێت میدیاکان ئەگەر ئەوە بگونجێ بیڵێم هەر هەواڵی سیاسی و دووگۆڵی و هەواڵی با بڵێن ئینتەرتێنمنتەکان بێ ئەوانی کە خەڵک دڵخۆشەکە ئەبێ دایمە تۆ هەواڵی تەندروستی بڵێ بە تایبەتی ئەو دیاردانی کە لە ناو وڵاتەکەتا هەیە ئێمە خەڵک بۆ ئەمە وەرناگرێت لەبەری نەچۆتە ناو ڕۆحیەوە بابەتەکە ئەبێ بێت تێگەشتێکی گشتی اینجا خەڵک فێرە بێ ئەو شتا زۆر جار ئەو بەرنامە تەندروستیانە خوازرای ژنی لێ خەڵک واتە خەڵک کەمتر سێری دەکا وەک لە بەرنامەیەکی تەرفیهی کەلاوەتی ئەسڵەن ناوڕۆکێکی واشی لەبەری تەڕوبڕ نییە بەرنامەکان بەرنامی تەندروستی ئەبێ بە شێوەیەک بێ ئەو کەسی کە قسەکەی تیاکە وردی کاتەوە بۆ ئەو زەلامەتی نەگەر زانیاری قورسی پێ بڵێ
اینجا بێ بەردەوام بێ لە ناو بەردامەکانە بەڕێزم یعنی ئەبێ لە ناو هەواڵەکانە دایمەتیای بێ ئەو زنجرە درامایی خەڵک دانیشە بە دیارێ و حەزی لێ بێ لە ناو بڕەکە هەواڵێکی کۆڕۆنایتیا بێ یعنی ئەبێ ئاوا تۆ تێکەڵی بکەی لەگە شعوری خەڵکەکە. کاک دکتۆر بابەتێکی دیکە هەیە ژەر پەیوەندی بە ناهۆشیاری هاوڵاتیانەوەی زۆر جارە لێ خێزانێک لە سۆپا داناگرسێن باشە کوورەیەک داگرسێن خەڵوزیتیای وازانێ مەژەر هیچ زیانی پێ سۆپای جار لە وڵاتی ئێمە زیاتر بکات هەنێ ماڵ هەیە هەر خەلوزەکە دیارە لە ناو یەک بابەتن خەلوز کە خۆی بە جوانی بە گەشی بسووتێت گازێکە مۆکسی دروست ناکە یەک تۆس کاڵ ببێتەوە کە چۆن لە کاتی گۆشت بژانەوانە دەرەکەوێ یەکسەر گازیەکە مۆکسی دروستەکە هەمان شێوی هەمان بابەتە هەمان مۆزوع ئەو هەمان کێشەیە هەموو گەرمکردنەوەیەک باش نییە لە شوێنێکی داخراوە بێت و تۆ ئاگاو لێ نەبێ ئەوە زۆر گرنگە. زۆر باشە کاک دکتۆر لە ئێستادا لە نێو خێزانەکاندا تا چەند گرنگە هاوشانی ئەوەی کە باسمان کرد کە سۆپایەکی کوالەتی باش یاخود ئەوە بەکاربێنی ینی هۆشیارێکی دیکەش بۆی کە وردە واز لەم جۆرە سۆپایانە بێنی ئێستا سۆپای غازیش هەیە زۆر جار خەڵکیش هەر ئەترسێ لەم جۆرەیان ئایا ئەمە ژەر مەترسی هەیە ئەوی کە بە غاز ئیشەکە بەت بتڵ و ئەو بابەتانە ئیشەکە ئایا هەمیان مەترسی هەیە بەڵێ ئەمیژەر مەترسی هەمیان مەترسی تیاگە لە ژووری داخراوە کاتە جێگیرەوەی باشمان هەیە تەنها ئامێرە کارەبایەکانن کارەبا باشترین جێگرەوەیە تەنانەت ڕووک خۆتانی بینن دایمە قوربانیەکان ئافرەتانن بەداخەوە خۆی ئافرەت لە وڵات ئێمە چەند کراوە بە قوربانی سێرەکی لەمەشە ئەوە چکە ئەو چێژ لێنێ ئەو ئاگرەکە ئاکاتەوە بۆ مناڵەکان ئەو ئاگای لێ ئەبێ بۆیە زۆر جار ناچاریە نازانێت چیتر بکە لەو شتا بەڵام تۆ وەرە بەها شتەکان تەکنەلۆژی نەبێ وەرە بگەڕێرەوە بۆ 50 ساڵ لەمەوە بەرپێشوی من و تۆ هەبین بزانە میلەت ئێمە چەند وشار بۆ لەو شتا خانویان کە دروست کردووە دایمە وا دروست کراوە شتێکی تیا بۆ پیانەوە دەلاقە لەم سلێمانی وا دروستەکرا خان دایمە لەیۆ دەرەچی ئەوی تیا بوو ئاگری چێژ لێنان هەرگیز هیچ ژنێ لە ماڵۆ نەیە کردەوە 56 ساڵ لەمەوە بەر دایمە لە حەوشا کراوەتەوە لە ئەوی کە پێڵەن هەیوان و ئەمانە کە کراوەتەوە بزانە خەڵک چۆن بووە بە هیچ شێوێ خەڵکە نەویست 50 ساڵ لەمەوە بەر بەم شتانە بمرێ بەڵام لەگەڵ ئەم حاڵەت و ناتێگەشتنە ئەمە دووبارە بێتەوە. دکتۆر بابەتێکی دیکە هەیە گەرمکردنی ئۆتۆمبیلەکان لە نێو گاراژ و گاراژێکی داخراودا ئەمەش تا چەند کاریگەری دەبێت لەو گازێکە زۆر مشکلە ئێگزۆسی سیارە یەک تۆستێک چوو بێ ساڵ و ساوینەکەی بە هەمان شێوە گازێکە مۆکسی دروستەکە ئەگەر تێکیش نەچوو بێت تۆ لە ژووری داخراوە بەکاری بێنی ئەو مەکینانە زۆر بەقۆتن 2.4 و 2.6 و ئانا گەرمیکی زۆر بەخۆ دروستەکە CO2کەشی با بڵێن گازی دۆمۆکسیدی کاربۆنەکەشی ئەو خنکێنێ یعنی نەکەریەکەمەکە جیاوازی تەمەنەکان بۆ نمونە منداڵێک لەگەڵ کەسێکی گەورەیە جیاوازی هەیە لە کاریگەریبوون بەم دەست خۆش بە تەمان ئەو یەکێکە لە شتە مویمەکان مناڵ لەگەڵ پیر ئەو دوانە زۆر مەعارەزن مناڵ لەبەروی ئەو میکانیزمی گاز مامەڵە پێکردنە لە جسمی ئێشتا باڵغ نەبووە لەبەروی بەرگریان کەمترە نەنا باڵغ نەبووە گاز بەکارێنانەکە لەبەرەوە بۆ مناڵ زۆر مەترسیدارە بۆ پیر بە هەمان شێمە کاچینە تەمەنەوە سەر و 6 ساڵ و ئەمانە وردە ئەو میکانیزمانەمان باش نابێ یەکێکی تر لە کێشەکان ئەوەیە لە وڵاتی ئێمەش بەداخەوە سەری هەڵاوە لە پیرەکانە ئەوەیە زۆر جار پیرەکە یەک تۆز فەرامۆشەکرێ هەرچەندە سالۆچە پێتان سێبێ بەزم لە نەخۆشخانەی بینم فەرامۆشکردنەکە چۆنە ژوورێکی بۆ دانراوە لەگەڵ ئایلەکە بە تایبەتی و ئەمانە بەڵام زۆپا کۆنەکە بۆ ئەو دائەنێن ئەها ئەڵەن زۆ موینی خۆ ئەو زۆر ناجوڵەوەکو ئێمە خۆی دایمە گەرم کاتەوە لەبەرەوە زۆ مەعڕسترە بێ ئەوش پیرێت دەسەڵاتیەوەی نییە بچێت دایما زۆپایەکی باش بکڕە یا خود هەستی و دەقێچێکی کا ئەوانە بۆیە سێرەکی لە پیرەکانە زۆر مشکلێ لەگە مناڵ زۆر باشە کەسێکە نەخۆشی درێژخایانی هەیە کەسێکە بۆ نڕەبۆی هەیە تا چەند ئەفزەلێتە زیاتر هەم خۆی یان ئەو خێزانی کە لە دەروی ئاگای لێ بێت کە هەمیشە بەردەواماگەی لە تەندروستی و کەسە بێت مادەم خوێنی مرۆڤ بۆ هەموو نەخۆشەکان گرنگە کەواتە هەر نەخۆشێکی درێژخایانە هەبێ زۆر مشکلێ بۆ ژەهراوی بوونە بە تایبەتی ڕەبوو جەڵدەی دڵ جەڵدەی دەماغ زەخەت شەکرا هەمویان دەورانەیە زۆر مشکلێ بۆوانە یەکێک لەو شتانی کە زۆر باز دەکرێت دوورکەوتنەوەی لە شار لە هەوای شار یانی دەوترێت کە هەوای شار ئەمە هۆکارێکی زۆر گەورەیە بەڵام جاروە دەچینە گوندەکان لەبەرەوەی ڕەنگە زۆر سارد بێ هاوڵاتیان ناتوانن ئەمە لە ڕووی تەندروستیەوە ژینگە باشتر یانی دەتوانین سوودی زیاتر ببینین نەبینە هۆکاری ئەو نەخۆشیانە بەداخەوە تەمانەوە ڕەبتی پێوە نییە ئەوە یەکێکە لە کێشەکان خەڵکی خۆمانەیە بیر لەوە ئەکاتەوە دوورکەوتنەوە لە شار و چوونە شوێنە کراوەکان بۆ پۆلیوشن ئیسیفادی هەیە ئەوەی کە پێڵەن هین پیسبوونی ژینگە
بۆ ئەوە سوودی هەیە بەڵام بۆ ئەم گازی عراقی پێ نچکەم گازە بە بەردەوامی لە ناو هەوایە نییە تا بڵێ لە شارەکانە زیاترە بالعکس زۆربەی بژارایی بوونەکان ساڵی پارکە ڕوویە لە ناو باخەکانە ڕوویە ئەوەی خەڵکەیەتی و دەوڵەمەنە و باخێکی هەیە یاخود هاوینان کەش زۆرێک لە شوێنەکان ئاگر دەگرێت و دەسووتێت بەداخەوە ئەمەش لەواچێ زۆر کاریگەری بکاتە سەر بەتەکی زۆر جار بەداخە و پۆلیسی ئاگرکوژانەوە و با بڵێن کارگوزارەکان ئەوانش تووشە بن بەو حاڵەتە زۆر باشە بۆنێت و پرسەرمەوە لەوێ توانراوە لەو شوێنە دوورانە بە تایبەتی ئێمە بنکە دروستیەکانمان ئەوەندە سوودی هەیە ینی ئەوەندە بابەت و هۆکاری تایە کە هاوڵاتیان سوودی لێ بین بەدەم ئەم کەسانەوە بچن بەتاکید ئێمە تۆ بەس ئیسعافەکە بگاتەوێ زەلامەکە لە ساڵ 80 لە مردن ڕزگاری بێت چکە ئیسعافەکان دەوێمە ئۆکسیجین تایە مهمترین چارەسەرژەوەی ئۆکسیجینی بێتێ زۆر باشە تۆ دەرفەتمان نەماوە گەر شتێکمان بیت چوو بیان شتێکی دەستان خۆش بێ وەڵام من یەک دوکە بە کورتی باسکەم لایەنە درێژخانەکانیشی چکە ئێمە بەس باسی تەوارەکەیمان کرد لایەنە درێژخانەکانەوەی تۆ لە مای مانگێکە سوکە سوک بە هێواش ئەم غازە هەڵمژی زۆر جار هیچ کار لەو نیشانانە ناکە بەڵکو شخصیت و دەرونی زەلامەکە تێگەیە ژەهرایی بین بە گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن جاری وایە تووشی نەخۆشی دەرونی و تێکە زەلامەکە شخصیت یەگۆڕێ بێ بە یەکێکی تر لە قسەکردن و مامەڵە و لە تەحملکردنی و ئەوانە بەڵام نازانن هی ئەو گازەیە لە ماڵەوە بۆی ئەوە ژێکێکە لەلایەنە درێژخانەکانی ئەوە تقریبن لە جیهانە نەماوە بەس لە وڵاتی ئێمە ئەمانە هەیە چکە بە حکمی زۆر بەکارێنین زۆر باشە زۆر سپاس بۆ دکتۆر زانیار ئاغال پزیشکی پسپۆری هەناوی سپاسکەم بەڵا زان خۆشەویستان بڕگەیەکی وەرزشیمان هەیە کە ڕاهێنەرێک فێری کۆمەڵێک وەرزشمان دەکات کە دەکرێت لە ماڵەوە هەریەکەمان ئەنجامی بدەین بۆی کە تەندروستێکی باشمانە بێت و جەستەمان ڕۆژانە بجوڵێت پێکەوە بینەری ئەو بابەتە دەبین. خی گەورە و میتەبان بینە لە بەڕێزەکانی پەیامی ڕۆژ سڵی خی گەورەتان لێبێت خۆشحاڵم جارێکی دیکە لە بڕگەی ڕۆژانی وەرزش دێمەوە خزمەتان. بڕگەی ئەم ڕۆژمان تایبەتە بە بەهێزکردنی ماسکەکانی ورگەکان کە زۆر کاریگەرە و زۆر گرنگە تۆی وەردشکار بزانی چۆن ماسکەکەی ورگەکانی بەهێزکەی. وەک پێشتریش باسم کردووە پێشتر هەندێک ڕاهێنانی خۆگەرمکردن گرنگە ئەوەی کە پەیوەندیدارە بە ورگەوە کە ئەنجامی بێت دواتر چی بۆ ڕاهێنانەکە. سەرەتا جوڵەکەین ئەم ئەژنۆ دێ بۆ ئێرە بەم شێوازە کە ئەمە کاریگەرە بەم شێوازە هەر لێرەوە ئەتوانیت ماسکەکانی سنگ بجوڵێنیت. ئەم ئەنیشکە دێ بۆ ئەم ئەژنۆ بەم شێوازە ها ئەوە زۆر باشە. زۆر باشە دواتر کەمە جوڵە بەم شێوازە جارێکی تر ئەم ئەنیشکە دێ بۆ ئەم ئەژنۆ چۆن بەم شێوازە 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 6 ئەمە زۆر گرنگە تۆ بەم ڕاهێنانە توانیت ماسلوکەکانی سەرورک جوڵە پێ بگەیت دواتر دابەزین بۆ خوارەوە بەم شێوازە لەسەر لا بۆی زیاتر بیگەر بیبینێت. سەرەتا ئاسایی نۆرماڵ بەم شێوازە چیەکەین ئەژنۆمانەگرین ناهێڵین بە هیچ شێوازەیەک ملمان بچەمێتەوە سیر ئاڕاستەی دەموچاومان بۆ سەرۆیە بەم شێوازە بە پێی توانای کەسەکە تکراراتەکە ئەنجام دەدەین. توانین خێراتریکەی ئەمە زۆر کەس ئەگەر کەسێک کە تازە دەستیژی بۆ وەرزش کرد بێ ڕەنگە بتوانە بیکە بەڵام ئەمە هەتوانین گۆڕانکاری پێکەین و تەتوری پێبین بە شێوازی دیکە بۆ نمونە هەتوانین بۆ لاکان بەکاری بێنین بەم شێوازە باشە قاچەکە زیاتر بین بۆ ئێرە بۆی دەستمان با لە قاچمان کە ماسوولکەکانی هەردوو لاکە ئەتوانن سوودی لێوەرگرن. زۆر باشە شێوازە دیکەمان هەیە پێی دەوترێت گۆشەی نەوە قاچمان ڕێک بەم شێوازە بەرزەکەینەوە بێ ئەوەی بێڵین ئەژنۆ بنوشتێتەوە خۆمانی بۆ بین. بە پێی توانای کەسەکە ئێمە ڕاهێنانەکە ئەتوانین بۆ منە تکراراتەکە دە بدانە 12 15
تا 20 تا زیاتر توانی ئەنجام بی ئێمە تەنها نمونەیەکە خینە ڕوو لە شێوازەکە شێوازە دیکەمانەیە دەتوانین قاش لێرە بەکاربێنین بەم شێوازە چیەکەین هەها بۆ ئەم لا بەم شێوازە بۆ لاکە بڕۆی پێچەوانە قاچەکەی تر بەکاربێنین بەم شێوازە ئەمە شێوازی زۆر لە ورگەکانە چەندین ڕاهێنانی دیکە هەیە بە شێوازی دیکە لە ورگە کە توانی تۆ سوود بە ماسوولەکانی وەرگ بگەێنێت جۆرێکی دیکە لە ڕاهێنانی ورگەکان دەستمان بەم شێوازە سابت کردووە قاچەکانمان بەم شێوازە بەرزەکەین و ناڵی بالا عەرز بەپێی توانای کەسەکە باشترە لەدە تکرار کەمتر نەبێ کۆتاشتمان جوڵەیە بە شێوازی پاسکیل واتە تۆ پایدەر لێ ئەدەیت ماسوولەکانی سەر سنگە جوڵێنیت ماسوولەکانی سەر کەمەر وا با بڵین ورگەکە جوڵێنیت بەم شێوازە خێرا توانی بجوڵێنی بەش توانی کەمەر لەگەڵی بجوڵێنی زۆر باش بەڵێ بینەرانی بەڕێزی پەیامی ڕۆژ لێرەدا و بەم شێوەیەتی نەکۆتاییان بەرگەی ڕۆژانەی وەرزش تاکو و بەرگەیەکی دیکە هەر شاد بن دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان خۆشبەختانە بەهۆی ڕۆژی جیهانی باڵاپۆشیەوە و هەفتەی باڵاپۆشیەوە کۆمەڵێک چالاکی جۆرە و جۆر لە هەموو جیهاندا و خۆشبەختان لە کوردستانیشدا بایەخێکی زۆری پێدەدرێ و کۆمەڵێک چالاکی بەڕێوە دەچێت کێکێک لەو چالاکیانە چالاکی پرۆژەی سمبولی نورە لەلایەن کۆمەڵێک خاتوونەوە کە سەرپۆش بە ئەو کەسانە دەپۆشن کە سەرپۆش بەسەر نین و حیجاب بە کەسانی تر دەناسێن و ئەمەش کاردانەوەیەکی زۆری لێکەوتەوە یەکێک لە شتە جوانەکان هۆنیان ساڵانە لە هەرێمی کوردستاندا ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕۆڵێکی کاریگەری هەیە لەوەی کە باڵاپۆشی لە نێو کایەکان و لە نێو شارەکاندا بۆ خوشکان بڵاو کاتەوە کە ئەمەش دەورێکی زۆر باشی هەیە وەروەها لە ڕێگەی و سیمینار و کۆڕانی کە دەیبەستێت بۆ قوتابیانی زانکۆ بۆ قوتابیانی ناوەندی و ئامادەی و تەواوی چینەکانی تر کە خوشکان سوودێکی ئەجگا زۆری دەبێت وە باڵاپۆشی و حیجابێکێکە لەو فەرزانەی کە خۆی گەورە لەسەر ئافرەتانی مسلمان فەرزی کردووە پێماگە چالاکێکمان هەیە لە سێ سادەکە لە نێو بازاڕەکاندا خوشکان لەلایەن پرۆژەی سمبولی نورەوە دیاری و لە چیکیان پێشکەش دەکرێت پێکەوە بینەری دەبین. ناوەندی شار زۆر ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە بۆنەی ڕۆژی جیهانی باڵاپۆشی و هەستان بە ئەنجامدانی ئەم چالاکە بەبەخشینی سەرپۆش هەروە چەند پروشەرێک و شیرینی بۆ خوشکانی کە باڵاپۆش نین و ئەوانش کە باڵاپۆش نین تا بێتە هەندانێک بۆیان باز بەخوا پێشوازی هاوڵاتیان ئەمە 4 ساڵەکەی ئەم پرۆژەیە بەردەوامە بە ساڵی چوارەم تا بێ گروتینی زیاتر پێشوازیێکی جوانترمان لێیەکەن دڵخۆشمانەکەن سواز بخوا کچانێکی زۆر بەهۆی ئەم پرۆژانەوە بڕاری باڵاپۆشیانیاوە هەروەهانی هاوڕەکانیان و کەسانی چواردەوریانەوە کە بن بە باڵاپۆش ئێمە وەکو ناوەندی شارەزوی ڕێکخراوی قوتابیانی کوردستان خوشکانی ناوەندەکەمان هەڵسان بە دابەشکردنی لەسک و پروشەر بەسەر ئافرەتانی قەزای سەی سادق ئەم کارشمان بە سپۆنسەری کۆمپانیای BNA بۆ مۆبیلیات کە ساڵانە هاوکارێکی باشمانە بێت ئەم ساڵیش کار و چالاکیەکانمان بەردەوامە لە هەفتەی باڵاپۆشی لە ژێرناونیشانی سمبولی نور و ساڵانەش بەردەوام بین ئەم ساڵی چواردەمە و چالاکیەکانی ناوەندی شارە زۆر خۆی نبینێت تەنها لە دابەشکردنی لەسک و پروشەر بەڵکو خۆی شێبینیتەوە لە ئەنجامدانی پانێڵ و سیمینار و کۆڕ و سیمیناری تایبەت بە ڕۆژی جیهانی باڵاپۆشی و تایبەت بەو تەوەرە دیاری کراوە. ئێمە لە هەموو تەواوی کوردستان و ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ساڵی چواردەیەم پرۆژەی سمبولی نورمان ڕاگەاند کە خۆی دەمێنێتەوە لە دابەشکردنی سەدان پروشەر و هەروەها پەیامی باڵاپۆشی لەگەڵ سەرپۆش پێشکەش بۆ کچانەی کە حیجابن تاوەکو زیاتر هاندەر بێ بۆیان لەسەر باڵاپۆشەکەیان بەردەوا بن و هەروەها کچانەشی ناباڵاپۆشن تاوەکو ببنە باڵاپۆش بۆ ئەم ساڵیش لە شاری سەی سادق و بە هاوکاری ئاژانسی BNA توانیمان بۆ سێم ساڵی لەسەر یەک هەستین بە دابەشکردنی سەدان پروشەر و سەدان سەرپۆش بۆ خانمانی ناباڵاپۆش و خانمانی باڵاپۆش وەکو هەندێرێک پێیان و هەروەها شیرینی و چەندان بابەتی دیکە.
بەڵازان و خۆشەویستان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سوۆشال میدیا بابەتێک کە زۆر جێگەی سەرنجی وڵاتیان بۆیژەوە بوو منداڵێکی ئاوارەی سووری کە لە کەمپی ئەعزازی باکووری سووریایە بەهۆی سەرماوە بە شێوازێکی زۆر تراژیدیا دەلەرزێت کە ئەمەش بوو هۆی مایەوەی کە هاوڵاتیانێکی زۆر بێتە سەرنجیان و ئەو کەسی کە ڤیددیۆی ئەم بابەتی کردو دەڵێت زۆر بەداخەوە ئێمە هەین و لەم ژیانەدا دەیبینین بە بەچوی خۆمانەوە منداڵێک دەلەرزێت لە سەرمادا کاریگەری لە ناخمان ناکات پێکەوە بینەری ئەو ڤیددیۆ دەبین. بەڵازان بابەتێکی دیکەمان هەیە لە سوۆشیال میدیاویش بابەتی ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا منداڵێک لە کاتی یاری سەی سادق لە کاتی بانکی ئاسردا بێگوێدانەوەی کە چێژ لە یاریەکە وەردەگرێت لە کاتی بانکی ئاسردا خێرا دەست دەکات بە ئەنجامدانی نوێژەکەی کە ئەمە لە سوۆشیال میدیا کاردانەوەی کێجگا زۆری هەبوو زۆرێک لە هاوڵاتیان بۆیان نووسی بوو کە ئەم کەسە ئەم منداڵە لە زۆرێک لە گەورەکان کە لەو نێو یاریگایەدا بوون زیاتر هەستیان بە بەرپرسایەتی کردووە ئەو وتەیان جێبەجێ کردووە کە بە نوێژ مەڵێ ئیشم هەیە بە ئیش بڵێ نوێژم هەیە لەو ڤیددیۆدا بەدیکرا کە پێکەوە بینەری دەبین. فجرا جئت بعد العسر يسرا ربنا أعلاك. بەڵێ هەر لە دیمەرێکی تری سوۆشیال میدیادا کە بۆمان ئامادەکردوون ساڵانە لە زستاندا و لە شوێنە بەفراویەکاندا گرنگیەکی زۆر دەدرێت بە شێوەکاری لەناو بەفردا کە بۆ خۆی بۆتە هونەرێک. دیمەنی ئەم جارەی سوۆشیال میدیامان دیمەنی ئافرەتێکە کە پێرکەرێکی ئەژدیها لە بەفر دروست دەکات لە ویلایەتی کۆلۆمبیا لە ئەمریکا. بابێکەوە بینەری. بەڵازان و خۆشەویستان وەک کۆنیا پێشتر ئاماژەی پێکرد لە وەرزیستاندا زۆرێک لە هاوڵاتیان چێژ لەوە دەبینین کە پەیکەر و شێوەکاری لە نێو بەفر دروست بکەن لە هەرێمی کوردستانیشدا لەو بەفرە زۆرەی کە هەبوو هاوڵاتیانێکی زۆر شێرە بەفرینەوە وەروها لە پێنجێنیش کە تەنات زۆر جار دەکرێتە پێشنگای گەورە و یعنی خەڵکی دەچن ڕسمیلا دەگرن و دیمەنێکی زۆر سەرنجڕاکێش هەر لە پڕگەی سوۆشیال میدیاماندا لە ڕابردوودا هاوڵاتێکیش لە قەزای پێنجێن قرشێکی دروست کردو کە بەڕاستی لە ڕاستی دەچووکە لە بەفر دروستی کردو شێوەکارێکی زۆر جوان بە دیزاینێکی زۆر جوان کردوبووی. ئازیزان بەم شێوەیە هاتینا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆ هیوادارین سەرجەم بڕگە و بابەتەکان جێسوود و ڕەزامەندی ئێوە بێت هەر شاد بن خواتان لەگەڵ. هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین خواتان لەگەڵ.